Mr. President, thank you very much for taking time to talk to us. ئێوە تازە کەمکردنەوەی ژمارەی هێزەکانی ئەمریکاتان لە ئەفغانستان ڕاگەیاند. باشە بەڕای ئێوە گەلی ئەفغانستان دەبێت چۆن سەیری ئەم بڕیارەی ئێوە بکات؟ ڕاستیەکەی بەڕای من ئەمە ئاماژەیە کە نیشان دەدات نیو ساڵ لەوە پێش کە بڕیارماندا ژمارەی هێزەکان زیاد بکرێت سەرکەوتوو بووە. هەروەها جددیبوونی ئێمە نیشان دەدات سەبارەت بە قۆناغی گواستنەوە. لە ساڵی 2009 من ڕامگەیاند ئێمە 30,000 سەربازی تر بەڕێدەکەینە ئەفغانستان و ئامانجی ئێمە زۆر دیارکراو بوو. نفوذی تاالبان نەهێڵین کە بەردەوام زیاتر و زیاتر کۆنتترۆڵی وڵاتی دەگرتە دەست. و کاتەکەمان بەکارهێنا تا مسۆگەری بکەین ئێمە هێزەکانی ئاسایشی ئەفغانیمان ڕاهێنا بۆ ئەوەی ئەفغانەکان توانای ئەوان هەبێت ئاسایشی وڵاتیان دابین بکەن. لەودەم ئێمە پێشوەچوونی بەرچاومان دەستکەوت. هەروەها دیتمانە 100,000 هێزی تری ئەفغانستان ڕاهێنران. ناوچەکانی وەک قەندەهار و هەڵمەند لە تاالبانەکان پاکرانەوە بۆ ئەوەی کۆمەلگاکانی ئەو شوێنانەش زیاتر هەز بە ئاسایش و سەلامەتی بکەن. ئێستا ئێمە 10,000 هێز تا کۆتایی ئەمساڵ دەچێشینەوە. هەروەها تا هاوینی داهاتوو 23,000 هێزی تریش دەچێشینەوە. دەگەینە ڕادەی پێش کاتی زیادکردنی ژمارەی هێزەکان. ئێمە بەردەوامیش دەبین لەسەر خۆناغی گواستنەوە لە کاتێک هێزەکانی ئەفغانستان لەسەر پێی خۆیان ڕادەوەستن بەوا مانجەکە قۆناغی گواستنەوە تا ساڵی 2014 بە کۆتایی بێت. هەرچەندە پاش 2014 ئێمە دەخوازین مسۆگەری بکەین پەیوەندی بە هێزمان لەگەڵ گەلی ئەفغانستان و حکوومەتی ئەفغانستان بەردەوام دەبێت. بوونی لەشکریمان بە هەمان شێوە نابێت. بەڵام ئێمە هیوادارین لە بواری ئابووری و گەشەسەندن بەردەوام کار لەگەڵ ئەفغانەکاندا بکەین. بەڕای ئێوە ئەمە چ جۆرە کاریگەریکی بەسەر هاوپەیمانان لە ناتۆدا دەبێت؟ بۆ نمونە ئێوە چۆن مسۆگەری دەکەن هاوپەیمانان لە ناتۆ خۆشیان پەلە ناکەن لە دەرچوون بە واتایەکی تر بەر لە ئێمە لە وڵات دەربچن؟ ڕاستیەکەی ئێمە لە ڕواڵەتدا مسۆگەرمان کرد کە لە نزیکەوە پرس و ڕاوێژکاریمان لەگەڵ هاوپەیمانانمان لە ناتۆ بکەین بەر لەوەی ئەم بڕیارە بدەین. من دواتریش ئەم مەسەلەم لەگەڵ سکرتێری گشتی ناتۆ باس کرد. هەروەها لەگەڵ ژمارەیەک لە وڵاتانی کە ڕۆڵی سەرچیان هەیە و هەر هەمویان لەوە تێگەیشتن کە ئێمە ژمارەی هێزەکانمان زیاد کردبوو. ئێستا لە ژمارە ئەو هێزانەی زیادمان کردبوو کەم دەکەینەوە. بەڵام ژمارەی 68,000 هێزی هەوڵێ هەروەک خۆی دەمێنیتەوە تا کۆتایی ساڵی داهاتووش و ئێمە دەتوانین قۆناغی گواستنەوە بە شێوەیەک ڕێک بخەین کە مسۆگەر بکرێت هێزەکانی ئاسایشی ئەفغانستان بتوانن پێویستیەکانی ئاسایشی وڵاتیان دابین بکەن. کەواتە ئێستا ئێوە ئەم بڕیارەتان لەسەر بنچینەی هەلومەرجی ئەفغانستاندا کەوابوو پرۆسەی ئەم بیرکردنەوەیە چۆن بەڕێوە چوو؟ ڕاستیەکەی خۆت دەزانی کە ئەمە بریتی بوو لە باس و گفتوگۆ لەگەڵ جەنرال پترێس و سەرکردەکانی تر لە مەیدانی شەڕ. هەروەها پرس و ڕاوێژکاری لەگەڵ حکوومەتی ئەفغانستان و بەرچاوگیرە. یەکێک لە مەسەلە سەرچیەکان ئەوەیە مسۆگەر بکرێت کە ئێمە هاوسەنجێکی دروست ڕابگرین. ماوە بدەین گەلی ئەفغانستان بزانێت ئێمە ئەفغانستانێکی سربەخۆمان دەوێت کە ئاسایشی دابینکرابێت. ئێمە دەزانین هەرچەند بەرپرسیارەتی ئەفغانستان زیاتر بێت لە بەرژەوەندی هەموو کەسدایە. بەڵام هەروەها مسۆگەری دەکەین ئێمە زۆر پەلەپەل نەکەین کە ببێتە مایە ئەوە خەڵکی جارێکی تر بکەونەوە دۆخی جاران. و بەڕای من ئەو ژمارەی ئێمە دیارمان کردووە هاوسەنگی دروست دەکات واتە لەگەڵ پرۆسەی گواستنەوەی قۆناغ بە قۆناغ دەگونجێت کە ڕێگامان پێدەدات هاوپەیمانەتی لەگەڵ ئەفغانەکان پێک بهێنین. بەڵام لەبیرت بێت کە لە پێشترێوە ئەفغانی واش هەبوونە کە ڕۆژانە بەشداری شەڕەکەیان کردووە. ئەو ئەفغانیانەی لە پێناو وڵاتیان لە پێناو ئازادیان و لە پێناو کەرامەتیان گیانیان بەخت کردووە. ئەوەی دەبێت ئێمە مسۆگەری بکەین ئەوەیە هاوپەیمانێکی چاک بین لەو پرۆسەیەدا. بەڵام ئێمە هەروەها دەخوازین ئەم پەیامە بدەین بە گەلی ئەفغانستان. ئەمە وڵاتی ئێوەیە لە کۆتاییدا ئێوە بەرپرسیارەتیەکان دەگرنە ئەستۆ. ئێوە باسی حکوومەتی ئەفغانستانتان کرد. سەرۆک کارزایی ڕخنەی زۆری لە ئەمریکا و ناتۆ گرتووە. ئایا ئێوە بێزار بوون بەهۆی ئەم تێبینیانە و هەروەها ئەو واتە کارزایی چ جۆرە هاوپەیمانێک بووە؟ ڕاستیەکەی بەگشتیوە بەڕای من سەرۆک کارزای هەمان بەرژەوەندی استراتیژی هەیە کە ئێمە هەمانە. ئەویش حکوومەتێکی سربەخۆ بە ئاسایشی ئەفغانستانە کە بتوانێت چارەنووسی خۆی دیار بکات بە کۆمەلگای نێونەتەوەی بەگشتی و ئەمریکا بە تایبەتی وەک هاوپەیمانێکی بەهێز ببینێت کە بتوانن پشتیوانی لە ئاوات و ئامانجەکانی ئەفغانەکان بکەن. ئاشکرایە گرژی دروست دەبێت لە باری سەختدا کە لەوێ ژمارەیەشی زۆر سەربازی بێگانە لە ناوڵاتێکدا بژین. هەروەک دەزانیت کاتی ئاوا
هەبووە کە بەهۆی تاکتیکی ڕۆژانە گرژی دروست دەبێت بەڵام بەگشتی بەرژەوەندی لەوەدایە مسۆگەر بکرێت ئەفغانستان نەبێتە حەشارگە بۆ تێروریستان هەروەها مسۆگەر بکرێت ڕێزی دەستوری ئەفغانستان دەگیرێت ئەو ئەرک و پابەندبوونانەی کارزایی وەستۆی خۆی گرتوون ئەوانن کە بە تەواوەتی لەگەڵ ئەوانەی ئێمە بە بەرژەوەندی ئەمریکای دەزانین یەک دەگرنەوە. ئێمە باسی هاوپەیمانانی ئەوروپایی و ناتۆمان کرد هەر وەک دەزانن لە ئەوروپا نیگەرانی و بێزاری لە مەڕشەڕ هەیە ئایا ئێوە هەست بە هەمان بێزاری لە مەڕشەڕ لێرە دەکەن و ئێوە چی دەکەن بۆ نەهێشتنی ئەم جۆرە نیگەرانیانە؟ هیچ گومانی تێدا نییە کە پاش نزیکەی 10 ساڵ شەڕ لە ئەفغانستان ژمارەی کوژراوان و ئەو پارەی خەرج کراوە خەڵکەکە ماندوو بێزار دەکات. هەواڵی خۆشەوەیە کە ئێمە لە هەڵوێستێکی بەهێزەوە دەست لەم گواستنەوەی دەدەین کە لە ئاکام زیادکردنی ژمارەی هێزەکانە لەبەرەو ڕاستیە کە ئێمە توانیمان باڵەدەستی تالیبان تێک بشکێنین لەبەر دەستکەوتەکانی ئاسایش و هەروەها پێشکەوتنی هێزەکانی ئاسایشی ئەفغانستان. بەڕای من هەم گەلی ئەمریکا و هەم تەواوی هاوپەیمانانمان کە من قسەم لەگەڵ کردوون دەخوازن مسۆگەری بکەن ئێمە ئەو کارە تەواو بکەین و وڵاتێکی بە ئاسایش بدەینە دەست ئەفغانەکان کە بتوانن بیپارێزن. بەڵام ئێمە هەروەها دەخوازین ئەمە بە شێوەیەکی هاوکاریکردن بکرێت کە ڕێزی قانونی ئەفغانستان و ئاسایشی ئەفغانستان بگیرێت. بەڵام هەروەها دەخوازین مسۆگەری بکەین ئێمە دەست لە ئامانجێکی حیسابێکی زۆرمان لەسەر کردووە هەڵناگرین. ئێوە پێتان وانە هەندێک لایانی گەلی ئەفغانستان ئەوە بەواز لێهێنان ببینن؟ من پێم وانە مەبەستم ئەوەیە لەبیرت بێت ئێمە باسی 10,000 هێز تا کۆتایی ئەم ساڵ و 23,000 هێزی تر تا کۆتایی هاوینی داهاتوو دەکەین. هێشتاش 68,000 هێزی تری ئەمریکا لەوێ دەبن لەگەڵ تەواوی هێزی هاوپەیمانانمان هێشتاش هێزی بەرچاو لەوێ دەمێننەوە. بەڵام پەیامەکە ئەوەیە ئەفغانەکان هێدی بەرپرسیارەتی زیاتر وەست و خۆ دەگرن. هەر وەک دەزانن ئاشتبوونەوە وشەیەکە لە ئەفغانستان بەکاردەهێنرێت. ئێوە چۆن باسی ئاشتەوایی دەکەن ڕۆڵی ئەمریکا لەم پرۆسەیەدا چییە؟ و ئایا ئەمریکا پشتیوانی لە گفتوگۆکردن لەگەڵ بەلایانی کەم هەندێک لە لایەنی ناو تالیبان دەکات؟ ئەوەی بە بەردەوامی گوتومانە ئەوەیە دەبێت ڕێکەوتنێکی سیاسی هەبێت بۆ ئەوەی ئاشتی ڕاستەقینە بێتە دی. بەڵام مەرجەکانی ئەم جۆرە ڕێکەوتنە سیاسیە گرنگن. ئێمە زۆر ڕوون و ئاشکرا بووینە لە دیارکردنی پێوارەکاندا. ئێمە بە ئەفغانەکانیش دەڵێن بیکەن و هەروەها خۆشمان گفتوگۆ لەگەڵ هەر لایەنێک دەکەین. بەڵام دەبێت پەیوەندەکانیان لەگەڵ ئەڵقاعیدا بپچڕێنن. ئەوان دەبێت بەڵێن بدەن پابەندی دەستوری ئەفغانستان دەبن و دەبێت دەست لە تونند و تیژی بۆ وەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی هەڵگرن. ئەگەر ئەوان ئەو هەنگاوانە هەڵێنن من پێم وایە شیانێکی بەهێز هەیە جۆرە ڕێکەوتنێکی سیاسی بێتە دیکە سەرنجام کارێکی وا بکات ئەفغانەکان لە پاش 30 ساڵ شەڕ بە ئاشتی بژین. بەڵام گرنگە هەوڵەکانی لەشکری ئێمە بەردەوام پشتیوانی لە هەوڵە سیاسیەکان بکەن. بەو مانایە کە تالیبان و لایانی تر بزانن ئەوان ناتوانن خۆ لەبەر ئێمە ڕابگرن و بزانن ئێمە لە هەڵوێستێکی وادا دەبین بتوانین گوشاریان بخەینە سەر تا مسۆگەری بکەین ئەوان دێنە سەر مێزی گفتوگۆ بە بەڵێنی ڕێزگرتن لە دەستوری ئەفغانستان. بە ناچاری کاتێک مرۆڤ باسی باری ئەفغانستان دەکات باسی باری پاکستانیش دەکات. ئێستا کە ئێمە دەستمان بە دەرچوون لە ئەفغانستان کردووە ئایا ئێستا سەرنج گۆڕێتە سەر پاکستان؟ بەڕای من هەر نەبێت من وای بۆ دەچم پێم وایە 2 ساڵەوە پێش سرنجەکە گۆڕا سەر پاکستان. ئێوە دەبێت وە گرفتێکی هاوشێوە سەیری ئەفغانستان و پاکستان بکەن. ناوچەیەکی سنووری کە تێیدا لایەنی تونڕە و کۆنتترۆلیان گرتوۆتە دەست و پەناگەیان داوەتە ئەلقاعیدا تا لەوێڕا دەست لە هێرشان بۆ ناو ئەفغانستان و بۆ ناو پاکستان و لە سەرانسەری جیهان بدەن. ئێمە هەوڵمان داوە هاوکاری لەگەڵ پاکستان بکەین. ئاشکرایە ئەمەش گرژی خوڵقاندووە بەڵام بەگشتی پاکستان هاوکاری ئێمەی کردووە لە بواری هەوڵەکان بۆ کۆکردنەوەی زانیاری و لێدانی ئامانجەکانی گرنگ لە ناو پاکستان. ئێمە پێمان وایە هیچ وڵاتێک بەڕادەی پاکستان لەدەست هێرشی تەروریستی زیانی نەدیوە. بۆیە ئەمە بە تەواوەتی لە بەرژەوەندی خۆیاندایە. ئێمە پێمان وایە پاکستان ڕۆڵێکی ڕەوای هەیە ببینێت لە پرۆسەی ئاشبوونەوەدا. پاکستان نەک تەنیا ئەرچی لەسەرشانە بەڵکو من پێم وایە بەرژەوەندی قوڵی هەیە بۆ هەڵسو کەوتکردن لەگەڵ لایەنی تەروریست کە هێشتاش لە ناو خاکیدان. بەڵام زۆر ئاشکرایە پەیوەندی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پاکستان سار بوونەتەوە. ئێوە بەنیازن بە چ شێوەیەک پەیوەندی ئاڵۆزەکانی نێوان ئیسلامەباد و واشنگتن دروست بکەنەوە.
بەڕای من بە تێپەڕبوونی زەمان پەیوەندیەکان ڕازگۆیانەتر بوونە کە ئەوەش هێندێک جیاوازی دەخەنە ڕوو کە ڕاستەقینەن. ئاشکرایە کردداری کوشتنی بن لادن گرژی زیاتریشی خوڵقاند. بەڵام من هەمیشە لەگەڵ پاکستان ڕاشکاو بووم کە ئەگەر ئێمە جارێک ئەو بدۆزینەوە و دەرفەتمان بۆ بڕەخسێت کەڵکی لێوەردەگرین. ئێمە لەو باوەڕداین ئەگەر پاکستان لەوە تێبگات کە هەڕەشە لەسەر سەروەری لەلایەن تووڕەوەکانی ناوەوەیتی هیچ هۆکارێک نابیندرێت بۆچی ناتوانین هاوکاری بکەین تا مسۆگەر بکرێت بەرژەوەندەکانی ئاسایشی ئەمریکا، بەرژەوەندەکانی ئاسایشی پاکستان، بەرژەوەندەکانی ئاسایشی ئەفغانستان پێکەوە بپارێزرێن. ئایا پێتان وایە دەبێت پاکستان ڕۆڵی گەورەتر بگێڕێت بە دژی تیرۆریزم؟ بەڕای من پاکستان هەمیشە تێروریزمی یاوە گرفتی لایەنێکی تر دیوە یانیش هێندێک لایەنی تالیبانی وەک ئامێرێک دیوە بۆ هێشتنەوەی نفوزی لە ئەفغانستان. ئەوەی ئێمە پێشنیازمان بە پاکستان کردووە ئەوەیە نەک تەنیا تێروریزم لە هەر وڵاتێکی تر زیاتر هەڕەشە لە پاکستان دەکات، نەک تەنیا پەیوەندەکانی لەگەڵ دراوسەکانی و هەروەها هەواڵانی وەک ئەمریکا ناخۆش دەکات، بەڵکو ئەگەر پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ حکوومەتی ئەفغانستان بێت کە بەرهەمهێنەر بێت، هیچ هۆیەک نییە بۆ ئەوان تالیبان وەک ئامێرێک بە دژی ئەفغانستان ببینن. لەبڕی ئەوە ئەوان دەبێت حکوومەتی ئەفغانستان وەک هاوپەیمانێک ببینن کە دەتوانن کاری لەگەڵدا بکەن. بگەڕینەوە بۆ سەرباری ئەفغانستان، ئایا لەو باوەڕەدان کە هاوپەیمانانی ئەوروپایی دەبێت شتی لەوە زیاتر بکەن، چونکە هەروەک ئێوەش دەزانن وەزیری بەرگری گەیتس بە تایبەتی لە چەند هەفتەی ڕابردوودا ڕەخنەیەکی زۆری لەوەی ئەوروپایەکان و ناتۆ دەیکەن گرتووە، ئایا دەتوانن یاخود دەبێت دەست لە کاری زیاتر بدەن؟ بەڕای من ئەو خۆبەختکردانەی هاوپەیمانانی ئەوروپاییمان لە ئەفغانستان کردویانن یەکجار زۆر گرنگن. ئەگەر بڕوانینە ژمارەی هێزەکانی بریتانیا کە قوربانێکی زۆریان داوە، ئەگەر بڕوانینە فەڕەنسەویەکان، ئیتالیەکان، هۆلەندیەکان هەر هەمویان ژمارەیەکی زۆر قوربانیان داوە. ئەگەر بڕوانینە ژمارەیەکی زۆر وڵاتانی ئەوروپای ناوڕاست و ڕۆژهەڵات کە ژمارەیەکی بەرچاویان هەیە، بە هێندێک شێوە لە توانای لەشکری خۆشیان زیاتر ئەرکیان گرتۆتە ئەستۆ. ئێمە زۆر سەرسامین بەوەی توانیویانە بیکەن. لەگەڵەوەشدا ئەوەی من پێم وایە ڕاستە ئەوەیە پرسیاری گەورەتر هەن بەرەو چۆ دەڕۆین لەگەڵ کو ناتۆ ڕۆڵی پەرەدەستێنێت و ئێمە هەمومان هەست بە گوشاری بەرچاو لەسەر بودجەی لەشکریمان دەکەین. بەڕای من وەزیر گەیتس کەمتر مەبەستی بەشداری ئەوروپا لە ئەفغانستان بوو کە لە ڕاستیدا زۆر بەهێز و بەردەوام بووە، بەڵکو لە کاتێک باسی کردارەکانی پاشەڕۆژ و توانای پاشەڕۆژ دەکەین ئەوەیە ئایا ئەوروپا تێدەگات کە دەبێت هاوپەیمانێکی تەواو لەگەڵ ئێمە بێت لە کردارەکانی ناتۆدا؟ ئێوە باسی بودجەی لەشکریتان کرد. من دڵنیام یەکێک لەو شتانەی خستوتە بەرچاو بۆ کشانەوەی هێزەکان خەرجی شەڕەکەیە. پرسیارێکی فراوانتر ئەوەیە باشە تا چ ڕادەیەک قەیرانی دراوی ئێستا کاریگەری بەسەر ڕێبازی دەرەوەیتان هەیە لەمەڕ ئەوەی ئەمریکا دەتوانێت چی بکات و چی نەکات. ڕاستیەکەی ئەوەیە ئەم بڕیارانە لەسەر بنەمای لێکدانەوەی بودجە نەبوون، بەڵکو لەسەر بنچینەی ڕێبازێک بوون کە من 18 مانگ لەمەوبەر دیارم کردبوو. من ویستم مسۆگەری بکەم کە پەیڕەویمان لێ کردووە، چونکە من بەڵێنەکەم بەگەلی ئەمریکادا کە زیادکردنی ژمارە هێزەکان تەنیا بۆ ماوەی 18 تا 24 مانگ بوو. یەکەم و لە هەمووی گرنگتر لەسەر بنەمای لێکدانەوەیشی استراتیجی بوو کە تاکە ڕێگا بۆ ئێمە بە مەبەستی دابێنکردنی ئاسایشی ئەفغانستان بۆ درێژدەم ئەوەیە کە مسۆگەر بکرێت ئەفغانەکان توانیان هەیە و ئێمە ناتوانین پاسەوانی گوندەکانیان بکەین یا شەقامەکانیان بپارێزین. لە کۆتاییدا ئەفغانەکان دەبێت ئەو کارە بکەن. ئەوەی هیچ گومانی تێدا نییە ڕاستە ئەوەیە کە ئەمریکا خەرجێکی دراوی زۆری کێشاوە نەکرد لە شەڕی ئەفغانستان بەڵکو لە شەڕی عێراقیش. یەکێک لەو شتانەی کە لەگەڵ ئەمریکایەکان باسم کردووە سەبارەت بە کشانەوەی سەربازەکان ئەوەیە کە توانای ئێمە هێزمان هەمیشە یەکەم و لە هەمووی گرنگتر لەسەر بنەمای توانای ئابووری و ئاسوودەییمان بووە. ئێمە دەبێت لێکدانەوەی چاکتر و ورترمان هەبێت سەبارەت بەوەی چۆن هێزمان بنوێنین. ئەوە استراتیجیەکی دروستە بۆ ئاسایشی نیشتمانیمانیش باشە، هەروەها بۆ بودجەمانیش چاکە. It's good for our national security. It happens also to be good for our budget. Mr. President, thank you for your time. I really enjoyed it. Thank you.